بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشوستانم، راغب أصفهاني لكتاب الذريعة إلى مكارم الشريعة لبشي السهمي كتابك باسی هەندێک لەو صفاتانە ئەکا کە پەیوەستن بە هێزی شەهوانی لە ئینسانە. طبعا هەموو ئینسانێک لە سەرەتای کتێبەکەوە باسی کرد کۆمەڵێ هێزی تیا هەیە، هێزێکی ئیلاهی لە ئینسانە هەیە. هێزە ئیلاهیەکە لە ئینسانە بریتیە لەوەی کە هەندێک صفاتی زۆر تایبەت هەن، صفاتی ئیلاهین لە ئینسانە. بنمونە ئێمە صفەتی ڕەحمەتمان هەیە لە لای خودا جەل جەلالوهو، لە لای مرۆڤەکانیش هەیە. صفەتمان هەیە کە صفەتی شەهوانی ئینسانە، واتە چۆن ئاژەڵەکان لە ڕووی شەهوەتەوە باشە ئینسانی لە ڕووی شەهوەتەوە. هەمانە صفەتی سەبوعی پێ ئەوترێ، وەکو دڕندەکان. مەسەلەن دڕندەکان لە بین یەکترا ملی یەکتر ئەشکێنن، باشە ئینسانەکانش لە بینێکە عینەن ئەو صفەتانەیان تایە. هەندێک صفاتمان هەیە لە ئینسانە سوبحانەڵڵا شەیطانین، لەگەڵەوە ئەوەندە بەرزە صفاتی ئیلاهی تایە، ئەوەندەش نزمە صفەتی شەیطانی تایە. صفەتە شەیطانیەکان لە ئینسانە هاوێنەی ئەو فێڵ و خیدع و ئەوانەی کە ئەیکا هەموو ئەکاتە صفەتی شەیطانی. ئەلەم بەشەیە، بەشی سێهەمە، راغبی ئەصفهانیەت باسی صفەتی شەهوانی ئینسانەکە. ئەفەرمێ کۆمەڵێ صفەت هەیە لە ئینسانە بەهۆی شەهوەتی ئینسانەوە دروست ئەبێ، بەڵام خصوصیەتی ئینسانیشە لەناو باوەڕێن هەموو گیاندارانە تایبەت ئینسان پێ بەمانە ئەناسرێتەوە. یەکێک لەو صفەتانەیە یەکەمیندانە لەوانەی کە زۆر گرنگە باسی ئەکا، ئەفەرمێ بەس مەسەلەی حەیایە. حەیا لە ئینسانە، شەرم لە ئینسانە صفەتێکی زۆر گەورەیە. لەناو هەموو گیاندارانە بگەڕێ بەس ئینسان شەرمی هەیە. شەرم چییە؟ ئەفەرمێ ئینقیباض النەفس، هاتنەوەی یەکی نەفسی ئینسانە. نەفس یەتەوە یەک تووشی قەلەقی ئەبێ، دڵڕاوکی ئەبێ، تووشی ترس ئەبێ، تووشی لەرزین ئەبێ. ئەم دڵڕاوکە و لەرزین و ئەم حاڵەتەی کە تووشی ئەبێ ئینسان بەهۆی هەڵەیەکەوە کە ئەیکا وای لێ ئەکا هەندێک جار لە هەڵەکان دووری ئەخاتەوە. بۆیە ئەفەرمێ تایبەتمەندێکی ئینسانە یەکەمین شتێکیش کە لە مناڵە دەرئەکەوێ مەسەلەی حەیایە. وی لە صفاتەکانە ئینسان زۆر کات ئەڵێ باشە چه صفەتێ لە مناڵەکەما بچێنم زۆر سوودی ئەبێ؟ یەکەمین صفەت مناڵەکەت فێری حەیا بکە، فێری شەرم بکە. ئەو مناڵە فێری شەرم بوو، ئیتر صفاتە جوانەکان بە دوایە دێت، چونکە ئەمە خصوصیەتێک و تایبەتمەندێکی ئینسانە. ئەفەرمێ خوای گەورە لە ئینسانە دایناوە بۆی لە زۆر شت بگەڕێتەوە، ئەو شتەی کە بەرەو خراپەکاری ئەبا بۆ ئاستی ئاژەڵەکانی ئەبا لە شەهەوات بۆی دوورکەوێتەوە لی. ئەفەرمێ حەیا لە نێوان دووشتە، لە نێوان ترسە لەگەڵ عیفەتە. طبعا عیفەت لە زمانی کوردی پاکداوێنی لێک دراوەتەوە، لە پاکداوێنی گەورەترە عیفەت. عیفەت عفاف لە ئینسانە تەنها مەسئلە پاکداوێنە، پاک دڵیە، پاک نەفسیە، پاک داوێنیە، یعنی لە هەموو شتەکانە پاک. ئەمە ئەکاتە عیفەت. ئەفەرمێن لە نێوان ئەم دوانە حەیادانراوە. ئەڵێ بۆیە کەسێک کە بینی فاسق بێ بە حەیاتی ئەو کەسێک کە حەیای هەبێ نابێتە فاسق، چونکە فاسق عیفەتی لە دەست داوە، پاکێتی خۆی لە دەست داوە. ئەفەرمێ ئەم لەو نێوانایە مڕەکەبە، لەوە عیفەتی تایە، پاکی تایە، زائیدەن چی ترسیشی تایە. ئەفەرمێ ئەو کەسەش کە شەجاعەتی تەجاوزی کردووە لە حەدی خۆی، حەیا و شەرمی تیان نامێنێ. ئەفەرمێ کەم ئەبینی ئینسانێک شەجیعیش بێ و بە حەیاش بێ، وەکو پیاوە گەورەکان ئەولیا پێغەمبەران عەلەیهیمو سڵات وسەلام کار دوو صفەتەکەیان تیا بوو. ئەفەرمێ بۆیە شوعەرای عەرەب زۆر باسی ئەویان کردووە کە ئەم دوو صفەتە پێکەوە زۆر بە زەحمەت کۆ ئەبنەوە، مەدحی ئەو کەسیان کردووە، وتوانە لەو کاتەی کە خوێن بەدەستیەوە ئەتکێ، شەرمیش بە نێوچەوانیەوە ئەتکێ. واتە ئەم دووشتە جیاوازن لەگەڵ یەکترا، بەڵام لە شعری ئینا بە گەورەی، لە شعری عەرەبیا بە گەورەی باس کراوە. ئەو کاتەی کە ئەمە طبعاً دوو بەشە، حەیا و شەرم دوو بەشە لە ئینسانەکانە. بەشێک ئەو هاتنەوە یەک و قەلەقی ڕاوەڕایە دروستبوونەیە بۆ ئینسان، دوو واسهێنانە لە خراپەکاری ئەو شتانەی کە بەرەو ئەو ڕێگایی ئەبە.
أفرمي كميان أو مترددية إنسان وردوده بعمر مترددين نامنه لمسألة حياة أو حالتين نامنه بويا لما نالا سيرك يكسر بيوي درك أجر شتيبك خلافي أدب خلافي حياة بني وشواني ودرك بلاشي ودرك زوري جوانا وبمدح جوي باسكري بلام لك جوريك أما بمدح حساب ناكره شكو وردوده تجربة بينيو دنياي بينيو أفرمي لجوريها تركي قبيح سير أكريه خرابكاني وازدنا لمنال وآفرت أم لا أنا همي أو لا أنا شلجانا الدرونية باس أكريه أفرمي ويوتوانا باعتباري كم كشلجاني إنسانا وتوانا حياء الأفاضل قبيح أو كسيك فاضل أو زور جور شرم أكاتو أو أنا أو دل الراوكي ودروس أبي أو شلجاني بدوس أفرمي جوانية لوا بۆی ئینسان وتوانە تووشی سووکی ئەبێ کزی ئەبێ کاتێکەوە ئەشڵەژێ نابێ ئینسانەکان بشڵەژێن فەرمویان ئەبەم بەشە بۆ مناڵ گرنگە بەڵام بەشی دووەم بۆ گەورەکان گرنگە کە بریتیە لە واسێنان لە خراپەکاریەکان کە دەرەنجامی ئەبێتە شڵەژەن بۆی ئەبینی خوا جەل جەلالوهو خۆی بۆ خۆی یەکێک لە صیفەتەکانیەوەیە کە حەییە شەرمەکە یعنی سوبحان الله ئەم فەرمودەیە یعنی بیرکەرەوە بێنە پێش چاوی خۆت مرۆڤێک کە شەرم ئەکا لە کەسێکی تر بەڵام بیرکەرەوە خوا بە عەزەمەتی خۆی شەرم کا لە عەبدێک چەند گەورە لە فەرمایشتێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم أفرمي خوا جل جلاله إن الله يستحي من ذي شيبة في الإسلام مو يكل إسلام سبي أبي كسك لجنجتي خريج دين داري مو كان سبي أبي هي الريشي سري خوا بقوري خو شرمي ليك أبي الشرمي خوا جل جلاله شون باللم عبده لفرمايشتك أفرمي إن الله يستحي من ذي الشيبة في الإسلام أن يعذبه قد عذاب نادا باشا كوابو بم معنايا أكات أوي همو خراب كان همو قبيح كان رب العالمين لسلام كسه الله قرأ شون بو كسيكي قورا وازل قباحة كان إهيني لبرشر محاي رب العالمين وازل همو عقوبة وعذاب إهيني لسلام أم كسكاتك أخوي قورا شرمي ليك كوابو حياة خوي بو خوي بيناسكي أكريبلين شلجاني كي درونية وهوكارك بو واسهنان لخرابكاري یان بەمانای یەکتر بڵێن لە کاتی گوناهکاری و خراپەکاریە ئینسان تووشی شڵەژان ئەبێ ئەمە پێ ئەوترێ حیا لە ئینسانە کە بەرەکەتێکی زۆر گەورەیە و خصوصیەتی ئینسانە زۆر کات مناڵێک ئەبینی شەرمنە هەوڵ ئەدەی شەرمەکەی کەم بکەیتەوە قەت کەمی مەکەرەوە شەرمەکە چونکە جوانترین صفەت لە مناڵە بریتیە لە شەرم بۆی غەزالی ئەفەرمێ ئەگەر ویستان مناڵەکانتان پەروەردەکەن نتانزاني لكيو دس بيبكن الله وصفتي الشرم وأم من الله وهل يبكن شرمك إتلي ودروس بيه طبعا أما فكرة كي أمره الله نبى من الله كشرم نكابة أو كوهلايا أو من الله بزمن بي أجات أو نكتبه هلا من الله وبيت راي بيني لسلو لنا ومجي ساق سبك أو هلايا أبي فيري كي فيري آدابي كي شون دانيشة شون قصة كي شون لقل جوريا هالسكوت وما ملا كي أم شرم لمن الله كدروس أكري زهر صفتي جوري شرم لدراسة شرم لجورتر شرم لخزم شرم لدايكو باو شرم لبراي جورة خشكي جورة شرم لكومالجا أما أنا هم صفاتي جورة كلمنا الله كايشي صفتي كتير ما هي بيوتي خجل لحياة زورتره يعني إنسان كوالي طاوت وشي ارتباك به توشي زحمتي أبي شو حياك لحد خوي تجاوزك حتى فرمي أنا خجل أفرته من الله جوانا هبه لبيا وكان النبي هبه بلام أجر وردكاري اللغة سير كي خجل لقال حياة جوازيك دقيق يعني هي حياة أوي إنسان أوستيك لكاتي خرابة كان بلام خجل أوي حق كان خوي وازلين أو خجل باجنيه إنسان لما فكاني خوي وازبينه والله شرم مكرت لا لسر ما في خوي داكو شيء أكا قصة أكا وينسى تبابي خجلو بلان بشرمه وبأدابه كلمة يكتر من هي هلا عربية بيوده وقاحة يعني الرقي لا أصلا أفرمي بكلي لإنسانة مذمومة شو كإنسان بهوي وقاحته وطواء لإنسانتي خوي دا أبره لا أصلا
ئەو ناڵە وتراوە ناڵێک زۆر بە قووەت و بەهێز دراوە لە قاچی ئەسپێک یا وشترێک پێوتراوە وەقاح زۆر بە قووەتی و ڕقی ئەفەرمێ ئەم وەقاحەتە لە چێوە هاتووە یعنی دەموچاوی کەسەکە پێستی دەموچاوی ئەوەندە ئەستورە هیچ شەرمیتیان نەماوە ئەفەتێ وەقاحەت هەتا لە شعرێکی عەرەبیە هەیە ناوێتی ئەفەرمێ ئەگەر پێستی دەموچاوی بگرمەوە بیدەم لە ناڵی وشترەکانم یا ئەسپەکەم ئەشهب بەمعنای ئەسپێکی پەڵەکاوی دێ ئەڵێ ئەگەر لی بدەم باشە هێشتا دەموچاوی ئەو لە ناڵەکە بە قووەترە واتە وەقاحات هیچ خەجەل و هیچ حەیای لە کەسەکان نەماوە ڕۆشتۆ تەجاوزی کردو ئەو پەڕی گرتووە ئینسانی ئیماندار چۆن بێت کەسبی حەیاکە طبعا حەیا صیفەتێکە ئینسان بێ کەسبیکە وردەوردە دروستیکە لە خۆیە ڕەحمەتی خۆی لە ڕاغیب بێ ئەفەرمێ یەکێک لەو شتانەی کە کەسبی حەیا بۆ تۆ ئەکە هەر کاتێ ویستی قەبیحی خراپەکاریە بکەی کێ زۆر بەڕێزە لات تەسەوور کە ئەو کەسە لای توێ ئایا ئەتوانی ئەو ئیشە جێبەجێکی بۆ نمونە کەسێک مثلا باوکی خۆی زۆر بەڕێز و گەورەیە لە لای لەو کاتێ ئەو شتە قەبیحە بکە باوکی ئەگەر حەزوری هەبێت لەو شوێنە قەت ئەیکە ئەبەدەن نایکە هەر کەسێک بەلایەوە بەڕێز بێ هەر کەسێک بەلایەوە بەقەدر بێ نایکە بۆیە حتى لو آية بيروزا أفرمي لولا أن رأى برهان ربه ولقد همت به وهم بها لولا أن رأى برهان ربه برهاني خوات شيبو كيوسف عليه السلام بيني وقرأ لقناها كان هندي المفسرين فرمويانا باوكي خوي بيني صورتي باوكي خوي بيني بنجي أقصد وشواز أي يوسف نكي أفرمي الشرمي كرت قرأ دواء بوتك هرشي سنورة كانت طاب وهم بها لولا أن رأى برهان ربي چکە برهانی خوای بینی هەمیش بەدڵ یان نەهات لەبەرچی لەبەرەوەی حرمەتی باوکی هەر کەسێک بەلای کەسێکەوە بەڕێزە مەرج نییە خێزانەکە هاوسەرەکە خێزانەکەی مناڵەکەی جاری وای ڕەفیقە زۆر خۆشەویستەکەی شێخەکەی هەر کەسێک کە بەلای بەڕێزە بیرکاتەوە ئەگەر لەو لەحظە ئەو حضوری هەبێ لەبەردەم ئەوە بێ قەت ئەبەدەن دەزەوا بۆ ئەوە دەستی بۆ نابات ئەبەدەن نايد أم تاوان وأم عصيان وأم قباحة بك بوي أفرمي هاو كسيك لدلتا زور قوري أو بين ربيشاي خود طبعا أم حالة أفرمي بوي إنسان مثلا أجر أجلك هبت لشوينك قباحتك هبي جواب أجلك نادا قباحتك أكا بوسي شكو بلاو قرن يا سيريك يا سيرينك يا منالك هبي عينا هيج جوي نادات شرمناك منالك متميز نبك دركا هيج جوي نادات بلاو أسايا ئەگەر هەڵەکەش بکە بۆ چکە بەلای ئەمە شەرم لەم مناڵە ناکە کەسێک کە شەرمی لێ بکە لەلایەوە زۆر بە گەورە بە قەدر بێ ئەفەرمێ بە پێی کەسەکانیش تەغیر دروست ئەبێ زۆرینەی کات ئەو حەیاکردنە کەس ئینسانی موسڵمان جار حەیا ئەکا لە عالمێکی گەورە شەرم ئەکا لە عالمێکی گەورە بیرکاتەوە ئەو عالمە گەورە ڕەفیقمە دۆستمە ئەچم پرسیاری شەرعی لێ یەکەم باشە ئەگەر ئەو لێرە بێ چی ئینسان یا بیرکاتەوە لە کۆمەڵگا هەمیشە طبیعەتی ئاوایە ئەو کەسەی زانایە زیاتر شەرمی لێ ئەکا ئەگەر چەند کەسێک هەبن لە شوێنەکە زۆرتر شەرمەکە جاری وە کەسەکان غەریبیشن بەڵام هەر شەرمەکە ناشیان ناسێ هەر شەرمەکە بۆیە ئەفەرمێ ئینسان لە سەفەرە یەکێک لە صیفاتەکانی ئەناسرێ بۆ لە سەفەرە کەس ئەم ناناسێت تا شەرم لە خەڵکە شەرم ناکە لە یا صیفاتەکانی ئەم دەرەکەوێت ئایا چەندێک خۆڕاگرە یا خۆڕاگرنی هەموو ئەوەی کە ئینسان شەرمی لێ ئەکا سێشتە لە زیاتر لەو سێشتە نییە یا شەرم لە بەشەر و ئینسانەکانەکە یا شەرم لە نەفسی خۆیەکە یا شەرم لە خۆ ئەکا جەل جەلال و لەم سیانە تەجاوز ناکە شەرم لە خۆکردن یا لە مرۆڤکردن ئەمە بەشێکی زۆر گەورەیە و زۆرینەی ئینسانەکان ئەو شەرمە لایەن یەکەم زۆرینەی شەرم ئەو شەرمەیە کە ئینسانەکان لە یەکتری ئەکەن بۆیە ئەفەرمێ یەکەم دانیان بریتە لە شەرمی ئینسانەکان لە یەکتر دووهەمینیان شەرمە لە نەفسی خۆی ئینسان ئەگەر بگاتە ئەم ڕوتبەی شەرم لە نەفسی خۆی کا زۆر گەورەیە لەوە تەجاوزی کردووە لە ئاستی خەڵکە چۆتە ڕوتبەیەک چۆتە سەرتر شەرم لە خۆی ئەکا لە ذاتی خۆی تەسەوورکەن شەرم لە ذاتی خۆی چۆنە ئەم کەسە یعنی ئەم کەسە دێت کاتێککە ئەبینی خۆی گەورە ئەم هەموو نعمەتەی داوەتی ئەم هەموو جەلال و جەماڵ و کەماڵی داوە بەم ئینسانە کاتێک کە دەست ئەبا بۆ قەبیحێک شەرم ئەکاتەوە لە خۆی لە نەفسی خۆی
ئەمە پلەیەکە لە دوای شەرمی ئینسانەکان پێەکە لەمەش پلەیە بەرزترمانێ ئەویش ئەوەیە شەرم لە خوا بکرێ جەل جەلالوه فەرمێ لەم سێ شەرمە زیاتر نیە لە ئینسانە شەرم لە مرۆڤەکان ئەکات شەرم ئەکات لە خۆی شەرم ئەکات لە خودا جەل جەلالوه ئەفەرمێ هەیە لە ئینسانەکان زۆر طەبیعی شەرم ئەکات لە خەڵک شەرم لە نەفسی خۆی ناکا باشە هەیانە شەرم لە نەفسی خۆش شەرم لە خوا ناکات چونکە معریفەتی بەخوا کەمە ئەفەرمێ ئەو کەسەی ئەم قسەی ڕاغیب زۆر گەورەی ئەفەرمێ ئەو کەسەی ئەگەر شەرمی لە خەڵک کرد لە خۆی نەکرد خەڵکی لە خۆی پێ بەڕێزتر لە وردی کەیتەوە ئەم ئینسانە وردی کەیتەوە ئەگەر شەرمی لە خەڵک کرد و لە خۆی نەکرد کەوابوو نەفسی خەڵکی لە خۆی پێ بەڕێزتر ئەبێ زۆر ئاگای لێبێ بێ لە نەفسی خۆی زۆرتر شەرم کە هەوڵدا بگاتە ئەو مەرتەبەیە ئەفەرمێ ئەگەر شەرمی لە نەفسی خۆی کرد شەرمی لە خەڵک کرد شەرمی لە خوا نەکرد ئەوە حتمەن لە معریفەتی خوا و عەقیدەیە خەلەلی هەیە جوان خوای نەناسی وەجل جەلاله بۆیە ئینسان هەمیشە طەبیعەتی ئاوایە هەر شتێ بەلایەوە زۆر گەورە بێ زۆر مقەدەس بێ زۆر شەرمی لێ ئەکە دەی ئەو کەسەی کە خوا جەل جەلالوه چاک نەناسێ ناتوانێ خوا بە گەورە بزانێ ناتوانێ کە سەیری خوا جەل جەلاله چۆنە بۆ ئەم بۆیە پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم فەرمووی استحيوا من الله حق الحياء شەرم کەن لە خوا جەل جەلالوه بەتەواوی شەرم تەواوی شەرم لە خوا بکەن جەل جەلالوه چونکە لە ئاستێکی زۆر بەرزایە ئەم یان لە ذەمما فەرمێ ئەلەم یعلم بأن الله يرى ئایا ئەو هەستی دەرکی بەوە نەکرد کە خوا ئەیبینێ کاتێککە ئەو گوناه و عەسیانەی ئەکرێ کەوابوو عەبد ئەبێ دەرک بەمەکە ئەگەر دەرک بەمە نەکا کە خودا ئەیبینێ هیچ شەرم ناکە و گوناهەکان جێبەجێ ئەکا پرسیاریان کرد لە جونەیدی بەغدادی وتیان چ شتێک وا ئەکا لە ئینسان کە شەرم کە شەرم دایگرێ لە خوا فەرمووی بەس سەیری نەعمەتەکانی خوا کە رؤية العبد آلاء الله عليه سيري أو نعمتانك بسري ورؤية تقصيره في شكره وسيري تشبك أو تقصيري بك كأمل شكر خوائك وناتوان كأنما بيركرا لو كاتيك أتوي عصيان بك أتوي قناه بك أتوي هلايا بكي بيركا لو نعمة زوري خوا جل جلاله بي بخشي لو بشكريتو كبرزيكي تو خوا الأمن وانا سيرك سبحان الله كاتك إنسان جناهك الأسناي جناهك يبزان شن نعمتي خواب بسرويتي نمونة يقبل مو لخدمتنا ويشام من زيادة الروشن بيته عبدك لعبدكانيت أم درجة دا أخا پردشي ودروسك پردك دا أخا هيج كسك نايبين ألم كاتا كي أكسجيني في عطاك خوا جل جلاله كي ستري أكا إشارته أم عبده کەسی تر پێی نەزانێت دەی بەشکم بگەڕێتەوە ئەزان چەندێ منافقینی شاردەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم چەندێ شاردنی ئەو خوا جەل جەلاله چۆن ستری کردن فەسحی نەکردن ئەزان چەند نعمەتوان هەمووان بەسەرەوە هی ئەوەی کە ستری کردن ئەمە نعمەتی ستر نعمەتی توانینی کردنی گوناهەکە هەر خۆی بۆ خۆی یعنی بیرکەرەوە ئەگەر ئینسان لەگەڵ ویستنی گوناهێکە وەکو بەردەڕق ببووە هیچی پێ نەکرایە نا مەجالی پێداوە ئینسانە هێشتا لەو کاتەشان نیعمەکانی لێ وەرناگرێتەوە بۆی ئینسان کاتێکە نزیک ئەبێتەوە لە گوناهەکان دەست ئەبا بۆ گوناهەکان ئەبێ زۆر بیری لای ئەمە بێ خوا جل جەلاله ئەم هەموو جوانی پێداوە دۆستێکم چاوی زۆر زەعیف بوو دواتر بۆ ئیگەڕامەوە کە ئەوی ماسا زۆر سەیری فلیمی خراپم ئەکرد ئەوی ڕۆژێکیان ئاوا سەیری فلیمێکم ئەکرد وردە ئەوی چاوم کەس بوو ئەوی هەر حەزم ئەکرد سەیری هەر زیاتر سەیرم ئەکرد ئەوی هەر کەس بوو چاوم ئەوی کاتێکە بزانێت چاوم وردەوە قەپات بوو ئەوی قەپات بوو ئەوی هەر خەمی ئەوم بوو کەسێک بیبینێ پێم بزانێ ئەوی نەمەزانی چۆنی بکوژەم هیچم نەئەبینی ئەوی هەرچۆنی بوو لە کۆڵ خۆم کردەوە ئەوی هەر ئەشترسام لە مۆبایلەکەم خۆیان نەمرم وە مۆبایلەی بەردەستی کەسێ بکەوە و ئابڕوم بچێ و ئەوان ئەوی زۆر بە حەزەر مامەڵەم لەگەڵ مۆبایلەکەمە ئەکرد ئەوی وردە دوایی چاوم کەمە پێ عەتا کردمەوە ئەوی هەموو جارێ بیرم ئەکرد کە ئەنەوی لە مۆبایلەکە بیرم ئەکردەوە ئەی هاوا چەند شەو چەند وەقت من هەر گوناهم پێ ئەکرد ئەو هەر ئەو نعمەتەی ئەدا من یەک جار لێ سەندووە هەر گوناه خراپم پێ کرد هەر پێ عەتا ئەکردم هەر خراپم ئەکرد زیاتر ڕێم ئەکرد ئەو زیاتری پێ عەتا ئەکردم بۆیە ئینسان بەڕاستی لە کاتە جونەید ئەو قسەی جونەید زۆر عەظیمە جونەیدی بەغدادی فەرمێ سەیری ئالای خوا کە بەسەر تۆ
اینجا حیا لای تۆ دروستە اینجا شەرمەکەی وەرە خوایەک ئەوەن دەبەخشن دەبێت لەگەڵ ئەم عەبدەیە ئەم گوناهکە بە نیعمەتەکان ئەو نیعمەتەکانی پێ عەتاکە لێ نەگرێت. تۆ بیرکەنەوە کەسێک خوای گەورە لاشەی ساغی داوەتێ جوان خوا خۆی بە گەورەی خۆی خەڵقی کردو کەسی ئەچێ بتێ ئەپەرست سوژدەوە بتێ ئەبە خوای گەورە لێ ناگرێت. هێشتا لەو کاتەشان نیعمەتەکە هەر لەگەڵ یا درێژەی پێدا دەی بەشکم ئەم عەبدە ئەگەڕێتەوە دەی بەشکم ڕۆژێ لە ڕۆژان عەفوی یەکەم. لە ڕوایەتێکە هەیە لە فەرمایشتێکی قودسیە ئەفەرمێ هەندێک لە عەبدەکان گوناهەکەن مەلائیکە تووڕە ئەبن خوای ئەم عەبدە بۆ لەناو نابێ ئەمە هەموو عەسیانەکە ئەفەرمێ لەو خەلەقتموهم لەڕەحمتموهم ئەگەر ئێوە ئەوانتان دروست بکردیان ڕەحمتان پێکرد من دروستم کردن زۆر بەزەی بەسەریانە دەئەبارێن. اینجا سەیری تەقسیری خۆت کە باشە تۆ چ شکرێکی خوات کردووە باشە دەستی پێداوی ئایا شکری دەست کردو تا ئێستا عەسیانی پێ بکەی ئەمە وا ئەکا لە ئینسان شەرمێک لەناو ئینسانەکە دروست ئەکە. بۆیە فەرموویانە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم لە فەرمایشتێکە فەرمە لا حیاء له فلا ئیمان له ئەو کەسێ حیا و شەرمی نەبێ ئیمانیشی نییە چونکە ئەوی نەناسیوە خودای نەناسیوە. حیا سەرەتای دەستپێکردنی کاری ئینسانە ئیمانیش ئەخیر مەرتەبەی پێگەیشتنی عەقڵە. ئەگەر کەسێ سەرەتای پێگەیشتنی عەقڵی نەبێت لەکوێ ئەگاتە مەرتەبەی کۆتای لە عەقڵا کە ئیمانە. بۆیە ئەفەرمێ حیا و ئیمان پێکەوە گرێدراون ئەگەر کەسێک مەرتەبەی یەکەمی دەست پێ نەکردبێ ناگاتە کۆتا و مەرتەبەی ئەخیر. لە فەرمایشتێکە فەرمەتی الحیاء شعبة من الإيمان حیا بەشێکە لە ئیمان كأنما ئیمان چەندین بەشی گەورە ئەمەی خوارەوە سەرەتای مناڵەکە بۆم باسکردن دەست پێەکە ئەمە بەشی یەکەمێتی بەشێکە لە بەشەکانی ئیمان. فەرموویەتی الئیمان عریان ولباسه التقوى ئیمان خۆی بۆ خۆی ڕوتە ئەو پۆشاکەی کە لە بەری ئەکا بەریتێ لە تەقوا زینەت و ڕازانەوەکەشی بەروبوومەکەشی جەماڵەکەشی لە حەیایە دەرەکە. بۆیە ئەو کەسەی حتا وەکو حەیای زیاتر بێ شەرمی زیاتر بێ ئیمانی زیاتر ئیمانی بەهێزترە. تەسەوورکەن کە باسی حەیاەکەی حتمما باسی ئیمامی عوثمان هەرە بێ بکە حەیی ئەم ئومەتە تەمان ئەصحاب صفات بەسەریانە تەوزیع کراوە لە شیدەتە لە عەدالەتە لە دڵنەرمی وەکو سەیدنا ئەبوبەکر هەر یەکەی لە جەماڵێکیان هەیە ئەصحاب کە باسی حەیاەکەی جەماڵی عوثمان ئیلا بێتە زەینەت. يعني دوو کچی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم ئەبنە خێزانی ئەم. لە ڕوایەتێکە ئەفەرمێ ئیمامی عوثمان حتا لە خۆشۆردنە ئەفەرمێ قەت خۆی ڕەگ نەئەکردەوە ئەوەندە شەرمی ئەکرد لە خۆی شەرمی ئەکرد لە مەلائیکە شەرمیان لێ ئەکرد تەبادولە. پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم بیرکەرەوە ئەوەندە حەیی و شەرمن بوو باشە کە عوثمانە هات قاچی خۆی هەڵەکێشە وەتی چونکە ئەیزانی عوثمان ئەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم قاچی ڕاکێشا بێ ئەو زۆر پێی ناڕەحەتە لە ئاستێکی بەرزی شەرمە. بڕواکەن ئەو کەسەی کە شەرمی زۆر گەورە ئەبێ جاری وا هەیە لقمەیەک چیە لقمەیەک هەرچی ئەکا پێی ناخورە کاتێکە خەڵک سەیری ئەکە وە جۆرەکە لە شەرم باشە شەرم لە گوناهەکان ئەو کاتێک کە زۆر پەنهانە هیچ کەس ئاگای لێ نییە خۆی بە تاقی تەنهایە شەرمەکە. یعنی ئەمە زۆر کات هەندێ حاڵەت هەیە لە ناومانە یعنی سە تەسەوور کە ئەوەندەی ئێمە گرنگی بە جنۆکە ئەدەین گرنگیمە بە مەلائیکە بدایە زۆر لە ئاستێکی بەرزە ئەبوون لە ڕووی دینداری و خواناسیەوە. یعنی خەڵکی ئێمە زۆر دائیمە لە جین و ئەوانە ئەترسێت و باشە دەیوەرە سیرکە زانی تۆ چەند مەلائیکەت لەگەڵایە بە دەورتەوە نەزانی چەند مەلائیکە ڕەحمەت دەورەیان گرتووی وەرە لە ماڵەکەی خۆتاوە دانیشتووی چەند کەس لە ماڵەکان ئیمامی غەزالی ئەفەرمێ ئەوەندە 90 مەلائیکەی لەو ماڵە هەن چەند کەس لەو ماڵە هەبن ئەوەندە 90 مەلائیکەی لەو ماڵە هەن. ئەفەرمێ مەلائیکەمان هەن معەقیباتن بەس ئەو پارێزن هەموو نەفرێک لە پێش و لە دوا و لەم لەولای وەسان بەس ئەی پارێزن وەختی خۆیان و مناڵ فریشتەی هەیە گەورە شەرەیەتی. هەندێ مەلائیکەمان هەن کەتەبەن و ئەنووس هەندێ مەلائیکەمان هەن ئیشیان بەس دوعا لە کاتی دوعایان لە پەنایت تۆ دوعاەکەی بۆ خەڵک و ئەنجامە وەلەکە بمثل وەلەکە بمثل. هەندێ مەلائیکەمان بەس سەڵەوات لەسەر تۆ دەن هو الذي يصلي عليكم وملائكته ليخرجكم من الظلمات إلى النور.
باشە خوا بە گەورەی خۆی لەگەڵ مەلائیکەتەکانی سەڵەوات لە دیداری تۆ ئەدەن دوعای ڕەحمەتێ بۆکەن بەشکم خوا لەناو ظولوماتەوە دەرێبێنە بەرەو نورێ بەرێ هەندێک مەلائیکەتە نین ڕەحمەتن ماڵ بە ماڵ ئەگەڕێن شوێن بە شوێن ئەگەڕێن دەی بەشکم لە شوێنەکە ئەهلێ کۆبنەوە خەریکی ذکری خوا بن ئێمەش دەورەیان بدەین پەروانەکانی دەوری ڕەحمەت ئەوان نەفەحاتی ڕەحمەتی ئیلاهین چەند جار لە ماڵەکەتە هاتووی ئایەتەل کورسیەکە خوێندەوە و مەلائیکە هاتوون گویان بۆ گرتی ئەفەرمێ مەلائیکەیەشێک لە جۆرێک لە جۆرەکانی مەلائیکەی گوێگرەکانی قورئان لەکوێ قورئان بخوێنێ ئەوان حازرن گوێگرن لە هەندێک شوێنە ئەفەرمێ ئەوەندە کو ئەبنەوە تا ئاسمانی یەکەم بیرکەرەوە لەوە سێ لە ماڵەکەی تۆیە ئەگەر چرایەکت هەڵکرشەوە کاڵم چرایەکت هەڵکردمە بەستم چرای حەقیقی نیە یعنی هەستای شەو نوێژێکت کرد و چرایە لە ماڵەکە تا دایگرسا مەلائیکە ئاوا دەورە ئەدەن هەتا ئاسمان ئەم چرایە بە ڕووناکی ئەمێنێت وە پیاوە باشەکان فەرمویانە هەر ماڵێک چراکەی کوژایەوە بەرەکەتی تیان نەما هەر ماڵێک شەو زیندەیی تیانە و بەرەکەتی تیان نامێنێ تەسەووەر کە ئاوا مەلائیکە دەورەیان گرتووم ئەی باشە شەرم نەکەم لە مەلائیکە زیادە ڕێی بکەم لە حەقیانە تەسەووەر کە نێمە ئێستا لەناو ئەم کتێبە جوانانە هەموو دانیشتوین ئەزانم جاران ئەگەر کتێبێکی ئاوا ببینرایە لە مەجلیسێکە خەڵک هەر هەمووی هەڵەسایەوە احترامێکی زۆر گەورانەکرد بەبیرمە لە مزگەوتەکانە ئەگەر کەسێک قورئانی بهێنایە یەک پارچە مزگەوتەکە هەڵەسانەوە لەبەر قورئانێک هات هەمووی هەڵەسانەوە هەندێک جار ئاگام لێ بۆ ئەوانەی کە نەیان ئەتوانی هەڵسن دەستیان ئەگەر بە سەرسەریان و احترامان بۆ قورئان ئەدەبن بۆ قورئان حەیاءن بۆ قورئان طبعا دواتر ئەیان دەمە بیدعەتەوە ئەوانە دوایی سێرم کرد ئیبن تەیمیە ڕەحمەتی خۆی لێبێ فەرمێ هەر قەومێک گەلێک کردویان بە عادەت لە بینی خۆیانە هەڵەسان لەبەر خاتی یەکتر ئەفەرمێ قورئان ئەولاترە لەبەری هەست سنەتە لەبەر قورئانیش هەست لە فتاوەکەی ئەفەرمێ تەسەووری ئەم شەرمە بکە لە ئینسانە چەند گەورەیە ئەگەر شەرم کا لە خۆی شەرم کا لە مەلائیکە شەرم کا لە خوا شەرم کا لە مرۆڤەکان چەند ئینسان پێی گەورە ئەبێ پێی بەقەدر ئەبێ چەند دلیلی ئیمانی تۆیە بۆیە جوانترین صیفەتێک لە ئینسانەکانە و باشترینیان بریتێ لەم حەیایی کە ڕاغبی ئەسفەهانی بۆی باس کردین خوای گیان ئێمە گوناهی زۆرمان بەرز کردوتەوە یا ئیلاهی بەخوا شەرمەندەین کاتێکەوە باسی حەیا ئەکەین بەڵام بەخوا پەروەردگارە ئێمە عینادیمان لەگەڵ تۆیان نەکردەوە شەهوەت زاڵ بوو بەسەرمان نەخوایە بۆ خاتری گەوری خۆت عەفومان کرد لێمان خۆش بە یا رب العالمین هەڵەوکەم و کوڕێ کردومان عەفومان کە یا رب العالمین خوای گیان گوناهێ بە ئاشکرا کردمان عەفومان کە گوناهێ بە پەنهان کردمان کەس ئاگای لێ نەبوو نەمانزانی شەرم لە تۆکەین عەفومان کە یا رب العالمین خوای گیان گوناهانێ لەمەوە پێش کردومان عەفومان کە گوناهانێ لەمەوە دوایکەین و فریای تەوبە ناکەین عەفومان کە خوای گیان داوا لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت شەرم لە دڵمانە بچەسپێنە شەرم لە خۆت لە دڵمانە گەورەکە شەرم لە مرۆڤەکان لە ناخمانە گەورەکە شەرم لە خۆمان لە ناخمانە گەورەکە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت لێمان خۆش بە یا رب العالمین خوای داوات لێ ئەکەین گرفتەکانمان چارەسەرکە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵحکە ئەومان گرفتێکی هەیە بۆ چارەسەرکە ئیلاهی داوات لێ ئەکەین ئەومان قەرزارە خەری سەرشانی سووکە ئیلاهی ئەومان کەم ڕزق ڕزقی حەڵاڵی زیادکە یا ئیلاهی ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە خوای شیفا بۆ نەخۆشەکانمان بنێرە ئەوەی کە ئەیزانین و نایزانین شیفامان بۆ بنێرە یا ڕەبی خوای شیفا بۆ نەخۆشی مادی و معنەویمان بنێرە ئیلاهی بەخوا زۆرێکن لەو گوناهانەی کە ئێمە ناتوانین دەستیان لێ هەڵگرین تۆ خۆت خوای گیان نێوچەوانمان بگرە بۆ خەیر دوورمان خەرەوە لە گوناهەکان ساغمان کەرەوە بۆ لای خۆت یا رب العالمین خوای گیان داوای عەفوت لێ ئەکەین داوای بەزەیت لێ ئەکەین داوای ڕەحمەتت لێ ئەکەین داوای کەڕەمت لێ ئەکەین یا ئیلاهی ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە پەروەردگارە دڵمان وێرانە هاوارمان هێناوە بۆ لای تۆ دڵمان ئارام کەرەوە دڵمان هێواش کەرەوە پەیوەندیمان لەگەڵ خۆتا بەهێزکە یا رب العالمین خۆتمان زیاتر پێ بناسێنە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر لە زەحمەتی و لە بچووکی و لە ناڕەحەتی و لە ئێش و ئازارایە بەخوا هانای ئەم ئومەتە نازانین چی لێ بکەین تەنها بۆ لای تۆ بەرزەکەین ئیلاهی تۆ خۆت پەیوەندی لە دڵمان لە نێوان دڵەکانمانە دروستکە بمان خەرەوە سەر قاسەکانی خۆمان سیادە و قیادەی جیهانمان پێ عەتاکە یا رب العالمین خۆت
شەرمەندەی بەردەم دیوانی خۆتمان مەکە یا ئیلاهی شەرمەندەی بەردەم دیوانی خۆتمان مەکە لە ڕۆژی یا ئیلاهی محاسبە و حساب و کتابمانە تو گەورەی خۆت چۆن لێرە سەترت کردین ئاوا لێمان خۆش بە یا رب العالمین بەخوا ئیلاهی ئەمە تۆمان ناسی و ئەزانین کە تۆ کەریمی ئەولیای گەورە فەرموویانە ئەگەر لێرە خوای کەریم تۆی سەتر کرد لەوێ حتمەن عەفوی کردووی ئیلاهی ئەمە بۆ هیممەت و نازەوە ڕوئەکەینە بارەگای تۆ یا ئیلاهی داوات لێ ئەکەین عەفومان کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بمان شارەرەوە جوانت کردوین لە پێشچاوی خەلائقە یا ئیلاهی داوات لێ ئەکەین جوانمان کە لە ناخ و دڵ و دەروونمانە ئیلاهی داوات لێ ئەکەین پەنامان بدە لە ڕیا پەنامان بدە لە تەکەببر پەنامان بدە لە ترسنۆکی پەنامان بدە لە بەخیلی پەنامان بدە لە دڵی پیس پەنامان بدە لە چاوی پیس یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت دامەزراومان کە لەسەر ئەم ڕاستە شەقامەت یا رب العالمین خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بە کەڕەمی خۆت ئیمانمان سەلامەت کە لەم زەمەنی فتنە ئیمانمان سەلامەت کە یا رب العالمین خوای داوات لێ ئەکەین بە ڕەحمەتت بە بەزەیت بە کەڕەمت ئەم دوعایەمان قبول کە یا رب العالمین یا ربی خوای گیان دوعاکانمان لێ وەرگرە مەیدرەوە بەسەرمانە یا رب العالمین ئەگەرچی ئێمە شیا و نەبین یا ئیلاهی هاوەرمان بۆ لای تۆ هێناوە ئومەتی پێغەمبەرین صلی الله عليه وسلم دوعاکانمان قبول کە ئیلاهی صلاة و سلامی ئێمە بگەینە حضوری پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە خۆشەویستی دڵی ئێمەی پێ بگەینە صلاة و سلامەکانی ئێمەی پێ بگەینە ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە ئومەتی ئەو قبوڵمان کە بە شوێن کەوتەی ئەو وەرمانگرە لە ژێر سێبەری ئاڵای ئەوە حەشرمان کە بەزەی خۆت بەسەرمانە ببارێن و قبوڵمان کە لای خۆت یا رب العالمین یا ئیلاهی هاواری دڵ ئارامیمان بۆ لای تۆ هێناوە هاواری ماڵ ئارامیمان بۆ لای تۆ هێناوە هاواری ژیان ئارامیمان بۆ لای تۆ هێناوە یا رب العالمین خۆیان لێمان وەرگرە بۆ خاتینەوە جوانەکانی خۆت آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناهي مني شوي وجبوري خواهي قول لمن قبولك أبو خاتنا وجوانا كان يخوي موفق بن يا رب